ئەم دیبەیتانە بۆ ئێمە گرنگی گەورەی هەیە لەبەرەوەی پەیامی ئێمە ئەگات بە هاوبەشەکانمان لە پرۆسەی هەڵبژاردنە زانیاری تەواو ئەدرێت بە هۆکارەکانی ڕاگەیاندن بۆ ئەوی بگەێنن بە دەنگدەر. ئێمە لە چوارچێوەی بەرنمەیەکی تایبەتە کۆڕبەندمان پێکهێنا بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مێدەنی ڕاگەیاندکاران زانکۆکان و لە هەمان کاتیشدا حیزبە سیاسیەکان. ئەم کۆڕبەندە بە دوو مەبەستی سەرەکیە: یەک زانیاری تەواو بگات بە دەنگدەر و لە ڕێوە هەوڵ بدرێت کارتی بایۆمەتری دەنگدەران بێن وەریگرنەوە، هاوڵاتیان بێن سەردانی ناوەندەکانی ئێمە بکەن، چونکە هیچ دەنگدەرێک دەنگدەر نییە ئەگەر بێت و کارتی بایۆمەتری پێنەبێ. دەنگدانی دەرەوە ڕێکاری تایبەتی بۆ دانراوە. هاوڵاتی ڕۆژی دەنگدان دەتوانێت خۆشی تۆمارکە و دەنگی شەدا لە 16 وڵاتە کە ڕاگەیاندنی بۆکەین دواتر بنکەی کۆمسیۆن ئەکرێتەوە و ئەو بنکانە تایدا دەنگێت. ڕێگە لە ساختەکاری گیراوە کە کارتی دەنگدان بە دەنگدەرە بێ بە خودی خۆی نەبێ ناتوانێت بەکاری بێنێ، پەنجە مۆرە و لە هەمان کاتیشدا کەسێک ناتوانێت دووجار کارتەکە بەکاربێنێت لەبەرەوەی وەک کارتی مۆبایل وایە کە جارێک داخل کرا دووەم جار قوبوڵی ناکاتەوە. سێم مردوو ناتوانێت دەنگ بدات، دووجار دەنگ نەما. 160 دەنگدەران کارتەکانیان هاتوۆتەوە و لەو 160 تەواوی کارتەکان لە بنکەکانە داوا لە هاوڵاتیانەکەین بڕۆن وەریگرن.